ئەوەی جێی باش بەدەست بکەیت دەبی زوو بی. ئەکید هەموو هەفتە دەبی پێش عەسر بێ، یعنی سعات سێ و نیو ئانە باشە بێ. ئەمە بە خۆمان خەڵکی کە لە چینە هاتنە ئێرە جەوەشی خۆشە. بەڕاستی ئەمە ئێرەمە هەڵبژار چونکە وەکو بڵێن خەڵکی مەنتیقەینەوە شارەزاینەوە کە جەوی ئێرە چۆنە و خەڵکەکی زۆری سەردان ئێرە دەکەن هەموو پێنجشەم و جومعانان یعنی ئێرە بەبەر ناکەوی ئەو ڕۆکەوە بڕک یعنی بڵێن جێیەکی باشمە بەدەستکەوتیە تاوا خەڵک وادێن تازەوە سعات پێنجی تێپەر کرد ئەوجە خەڵکەشی زۆر وادێتە لای زێ چونکە هەفتەکانی تر بڕە گەرم بوو جومعەکانی تر ئەو ڕۆکە بڕە جەوەکە خۆشە خەڵکەکەش نەیانزانی لۆیە کەمەک تاخیر بوون ئەوەی جێی باش بەدەست بکەیت دەبی زوو بی. ئەکید هەموو هەفتە دەبی پێش عەسر بێ، یعنی سعات سێ و نیو ئانە باشە بێ پاش عەسر بێ سعات پێنجێ بەدەست ناکەوی لێرە خەڵکەشی زۆر سەردانی ئێرە دەکەن بە تایبەتی خەڵکی هەولێر و قەزای خەبات و ناحیە کەلک و ئەو گوندانە هەمووی ئێرە وەکو شوێنێکی گەشتیاری هەڵدەبژێرن کە شوێنێکی خۆش و دڕفێنە وەڵڵاهی ئەوە لە هەموو گرنگترە ڕاستی چونکە ژینگە وەت لێ دەکا هەموو هەفتە ئەگەر ئەوەی بێت و شتێکی لێرە بەجێ بێلی هەفتە دوو هەفتە سێ هەفتە بەڕاستی مەنزەری ئێرە ناشرین دەبی بۆ نەچی ناخۆش دەردێ و خەڵکیش کەمتر سەردانی ئێرە دەکەن لۆیە داوام لەو خەڵکەی هەیە کەوا ژینگەی بپارێزن و لە دوای ڕۆیشتنیان جێ خۆیان بە پاک و خاوێنی بێڵنەوە.